بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامین لەسەر گفتوگۆ و جێژدان بە تەوەری دیدارەکەمان لەگەڵ نووسەر و سیاسەتوان کاک حەمید مەلاکەریم. کاک حەمیدجان ببوورە لەوێ ڕامگرتیت قسەمان لەسەر ئەو تێڕوانینەی ئێوە لەگەڵ دکتۆر کەمال مەزهەر لەسەر کتێبێکی ئازینەسین کە ئەو پیاوە دۆستی کردبوو، بەڵام ئێوە هیچتان لەسەر بێشکچی و دۆستەکانی تری کورد نەنووسیوە. بۆ تەواوکردن بۆ بازدان بەسەر ئەو پرسیارەیە ئەمەوێ بچمە سەر پرسیارێکی تازە لەسەر خوالی خۆشبوو کاک فاتیحی برات کە براگەورەی جەنابەت بوو. دیارە کاک فاتیحیش ڕۆڵی کەمتر نەبووە لە ڕۆڵی ئێوە و ڕۆڵی کاریگەری هەبووە لە کۆکردنەوەی بەرهەمی شاعیرانی کووردا، لە هاوکاریکردن و نووسینەوەی بەرهەمەکانی زانەی گەورە خوالی خۆشبوو مامۆستا مەلا عەبدولکەریمی و بدەڕیسا. پێم خۆشە بزانم پەیوەندی ئێوە چۆن بوو، پەیوەندی تۆ بە کاک فاتیحەوە چۆن بوو؟ لە لای یەکتریشەوە ئەم پیاوە لە کەمترین کاتا دەرکەوتووە، ناوێک نەبوو وەکو حەمید مەلاکەریم دەرکەوێ. بۆچی دەرنەکەوتوە؟ پیاوە خۆی نەویستوە یاخود پەیوەندی بەچیەوە بووەوە؟ پێم خۆشە بدرێژی ئەو منەمەوێ بڵێم دیارە کاک فاتیحم بەڕاستی بە پێی خوێندنی مەلایانە مەلایەکی زۆر چاک بوو، مەلایەکی چاک بوو، یعنی لە بیارەیە لە خانەقای بیارە لە دوای باوکم ئەوە هات شارەزا بوو، لە بوارە شارەزا بوو، دەرسی هەموو مادەکانی تقریبەن خوێندنی چینی ناوەڕاستی ئەوتەوە. طبعا تا باوکم وایە لای سەرەوە لای ئەو نایانە خوێند، ئەو لای باوکم بیخوێنن، بەڵام کاکەم ئیستعدادی هەبوو، لەبەرەوە زۆر مەلایەکی باش بوو، شارەزا بوو، شارەزای ئەدەبیاتی و کۆن بوو لە هەموو بگوویەکەوە. یعنی من ناگەم بە قولە پێی ئەوە بەڕاستی ئەوە حەقیقەتێکە. لە ئیشەکانی باوکمە بەسەر دیوانی نالیا چوەتەوە، ئەو دایڕشتوەتەوە، ئەو جا من لە ناحیەی زمانەوانیەوە چوومەتەوە بە دیوانی نالیا و بەعزێشتیشم خەیاڵ بۆ هاتووە ئیزافەم کردووە و دیوانەکەمان چاپ کردووە. دیوانی نالی بە دەرەجەی یەکەم خەتای ئیشی باوکمە، بە دەرەجەی دووهەم ئیشی کاکەمە. من لە پاشی ئەوانەوەیم لە مەحویە بەشداری نەکرد، لە مەولەویشە ئەو لە گەڵ باوکم نەما بوو، بوو بە مەلای دەیەک لە گەرمیان و لە پاشا چواردەی تەمووزی هات بەسەرە لێرە گەڕایەوە بۆ وەزیفە، چونکی لە زمانی عادی مەلیکیا فەسڵ کرابوو، گەڕایەوە بوو بە مەلا لە مزگەوتێکی بەغدا و پاشان بوو بە معەلیم و لەگە مەولەویان نەبوو. فەقەکە لە پاشان نەقلی بەغدا کرا، بە معەلیمی نەقلی بەغدا کرا، لە بەغدا بوو، ئیتر زۆر بە یارمەتی باوکمەوە بوو. هەبوو کتێب عەقیدەیەکانی مەولەوی بە عەرەبی و بە کوردی کاکەم و باوکم تەواویان کردووە، یعنی تەلیفی هەردووکیانە. هی عەقیدەی مەرزیە هەیە مەولەوی بە کوردی، فەزیلەی هەیە بە عەرەبی، فەوایحیشی هەیە بە فارسی. فەوایحەکەی کاکەم خەریکی نەبووە، چونکی ئەو لەوێ لەو وەختا لەو وەزعە نەبوو، لە عەقیدەی مەرزیە و لە فەزیلەکەیە کاکەم مشارکێکی تەواو و خەریکێکی تەواوی ئیشەکە بووە. کاکەم بەڵام بۆچی دەرنەکەوتووە؟ کاکەم دیارە خۆی حوبی زوهوری نەبووە ڕاستی، یعنی مەسەن ئەو کە بوو بە معەلیم لە پاشانە ئەمە هاتە پێشەوە، حکوومەت معەلیمەکانی وا دانابوو کە ئەبێ تعلیم بەدەستی حزبی بەعسخۆیەوە بێ و غێرە بەعسی لە معەلیمیانە بێ، داوای لە هەموو معەلیمەکەت ئەبێ بێ بەعسی، ئەوەی نەبوایە بە بەعسی نەخلیانەکەت ئەویشیان نەخڵ کرد بۆ ئاسار. ئەو نەبووە بەعسی نەبوو، لە 74 حاولێ باسی ئەبەدەن کەسمان نەبووین بە بەعسی، ئەلحەمدولله. عەکسەکەم بەخاسی هەر بەکرد لە ڕەقیشەوە محارەبەی ئەومان کردو. عەلا کوڵ حاڵ نەقڵیان کرد بۆ ناسریە، کردیان بە ئاسار دایرەی ئاساری ناسریە. باوکم حەولێکی زۆری بۆ نەقڵیان کردەوە بۆ بەغدا، هێنایەنە دایرەی ئاسار قسمی مەکتەبەی دایرەی ئاسار لە بەغدا، ئیتر لەوێ ئیشە کرد. لە وەختانە یارمەتی باوکمێدا لە چاپکردنی کتێبەکانی مەولەویە و لە شەرحکردنیان لەگەڵ یا عەقیدەی مەرزیە و فەزیلە ئەو دوو کتێبەی لەگەڵا جێبەجێ کرد. ئەو جا ئێوارانیش لە جێگەی عێراقی کوردی دامەزرا، ملحەقی عێراق دامەزرا، لەوێ ئیشی ئەکرد، ئێواران لەوێ ئیشەکە دووتە خەیتەوە بوو
خۆشی حب زهوری نەبوو و مەسەلەن من ئەچوومە هاوکاری یعنی تقریبا ڕۆژ نەبووە نەچمە تقریبا دار سەقافە کە هاوکاری و بەیان و ڕەنگی ناوانە لێوە بوون کاکەم ناچوو ئەگەر شتێکی بۆ بنووسی نایە یا بە یەکێکانی ناردن یایدا بە من ئەم گەیاندە دەستیان لەبەرەوە و ئێواران لە عێراقا بوو لە عێراقش خزمەتێکی زۆری ئەدەبی کوردی کرد هیچ جەریدەکە چونکە ئەو وەختە کەوتووە عێراقەوە ساڵە حەیدەری ڕئیس تەحریری عێراق بۆ ئەویش ئینسانێکی پێشکەوتخواز و کوڕی باش بوو لەگەڵ لە تەعاونی کرد هەتاوەکو شەڕی عێراق و ئێران بۆمبایاندا بە مەتبەعەی جەریدەی عێراقایەتە کاکەم عێراقی بەجێهێشت ئەو جا نەخۆ چونکی وتی قومبلەیەکی تێی پیادەوە کوژم تووشی نەخۆشی دڵیش هات لەبەرەوەی ئەوەی پێ نەچوو مرد بەڵام خۆی سەبەبی ڕئیسەوە بوو حب زهوری نەبوو بەڵام لە ناحیەی خۆی نەیویست دەرکەوێت خۆی نەیویست لە ناحیەی خوێنەواریەوە مەلای چاک بوو خوێنەواری باش بوو لە هەموو ئەوانەی لام وایە ئیستا ئەلان یعنی لە مەلا باشەکانی ئیستا بوو ئەگەر مابوایە بڵێ مامۆستا گیان پێم خۆشە لەسەر کەسایەتیی دیاری کورد لەسەر شاعری گەورەی کورد هێمنی موکریانی سەرنجی جەناب بزانم کاکە حەمەی مەلاکەریم چۆن لە هێمنی موکریانی ئەڕوانێت لە کاتێکا ئەو لە ناو دیموکراتا بووە لە ناو حیزبی دیموکراتا بووە ئیتیهام کراوە بۆی کە مایلە بە چەپ ئینتیمایەکی شوێتی هەیە جەنابتان چی لەم بارەوە ئەزانن من وەکو بڵێن تەفسیلاتەکەم لەو شتانە نییە بەڵام کاک هەیە منم ناسیوە لە مەجموعی علمی کوردیە هاتە مەجموعی علمی کوردی لە چالاکیەکانی مەجموعی علمی کوردیە بەشداریە کرد لەگەڵ ئیستا دکتۆران وەک خاڵق محەممەدا کتێبێکیان هێنایە سەر کتێبێکی کوردیان هێنایە سەر نووسینی تازە و لە چاپیاندا خەریکی ئەوانە بوو تاوەکو وەزعی کوردستانی ئێران وای لە بڕاتەوە ڕۆیشتەوە ئیتە ڕۆیشتەوە و چوو لەوێ سەوشر بوو لە ئێران و مەهابادیان گرتە بوو سەوڕی ئیسلامی ڕوویدا بوو چوو ناوێ و ئیتر لەوێەوە ئەزانم لەگەڵ حیزبی دیموکرات خۆیان ناکۆتی پیا بوو خلافاتیان پیا بوو ویژە نەزەریان جیا بۆ لە یەک لە بازای خەزایە بە تەفسیلات یعنی جێگەی سیخە نیم بەڵام من هەیە من بە شاری گەورە زانم فقط من لەم وایە هەیە من پەخشانی جوانترە لە شعری من حتا کتێبێکی هەیە منم چاپ کرد ناڵەی جودایی لە مقدیمەکان نووسیومە شەڵا کاک هەیە من لە جیاتی شعری هەر پەخشانی بنووسیە ئیساش من لەو باوەڕام کاک هەیە من پەخشانە لە پەخشان نووسینە زۆر بە خۆتە و ناجەحتە بۆ تا لە شعر نووسینە فقط شعری جوانیشی هەیە و من لەم وایە کاک هەیە من لە هەژار شاعرتەیە خۆشە سەرنجی جەناب بزانم سەبارەت بە کەسایەتیە کە ئاجابە ئەو فەرقەکەش تۆ چەپ بووە لەم وایە ئەو خلافەی کە پایە بوو لە بینی کاک هەیە من و قیادەی دکتۆر قاسم و حیزبی دیموکراتی کوردستانەوەوانە ئەوە بوو خلافەکە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوە حیزبی دیموکرات نەیویست لەگەڵ خومەینیا تەعاون بکە حیزبی توودەی ئێرانی ئەیویست تەعاون بکەن لەگەڵ خومەینیا و حیزبی دیموکراتیش بیکە ئەوان ئەو جەناحی کاک هەیە منەوەوان کە جیابوو بوونەوە پیانەوتن جەماعەتی نەزەم 7 نەفەری یا 4 نەفەری شتێکی وایان پێوتن ئەوانە نەختێک مولایەنەتتر بوون بۆ ئەوە کە لەگەڵ تووداڕەکەون هەرچەند بەلام واخی دەرکەوت کە توودە خۆی بەغەڵەتا چوو بوو چونکەوە خومێنی چوو بەگژی توودا و بەشێکی زۆری لێ ئەعدام کردن جارێ تەنزیمە عەسکەریەکە هەمووی ئەعدام کردن خەکانی تری هەموو پیاوە گەورەکان مسەقەفی گەورە نەزەری زۆر گەورە هەمووی هێنانێ سەر ئەوە کە تەحیات و سەلام و تەقدیس بۆ هێمن بنووسن و یعنی ڕووخاندنی پێم خۆشە سەبارەت بە خوا لێ خۆش بوو ڕۆناکبیری گەورە مەسعود محەممەد پرسیارت لێ بکەم کە بە یەکێک لە منەزیرە گەورەکانی ناسیۆنالیزمی کوردی ناسراوە سەرنجی حەمەی مەلاکەریم لەسەر مەسعود محەممەد چییە؟ ئەمە کە یەکێک بێرە منەزیرەکانی ناسیۆنالیزمی کوردی من لەم وایەوە هەر بەعزێک کەسی قەومی ئەو شتانیان وتۆ بۆی خۆی وا تەقدیم نەکردووە ئەگەر نا لە حەقیقەتاوانیە وەڵڵاهی ناتوانم بڵێم من لەم وایە ناسیۆنالیزمی کوردی هێشتا تەنزیری بۆ نەکراوە یعنی کەسانێک نین کە ئێستا بتوانن بڵێن فەلسفەی ئەوەی کە پێڵەن کوردایەتی کە مەفروزە کاژیک و پاسۆک و
دکتۆر جەمال نەبەز و ئەو نەوع بنیامانە تەبەنای بکەن من لام وایە شتێکی نەزەری ئەوانە لەسەر کاغەز نانووسراوە بەڵێ شتیان زۆر نووسیوە فقط شتی عاتیفیە زیاتر جوابێکی حەقیقی ئەو مەشاکیلانیان نەداوەتەوە کە کورد کە میلەتی کورد پێوە ئەناڵێنێ وە چی بکە بۆ ئەوە لەو مەشاکیلانە ڕزگاری بێ من بەلامەوە ئەمە هەموو لاساییکردنەوەی فکرەی قەومیە عەرەبیەیە کە میشیل ئەفلە خۆم حکایەتانەوە باشەکان داهێنێنا کە نەزەریەی قەومی عەرەبیە ئەمانی نەزەریەی قەومیەی کوردیە دانێن ئەگینە نەزەریەی قەومیەی کوردی یا هەر قەومیەکی تر بێکی بێ هەر قەومیەتێک بە پێمە خایسی ئینسانی حەقی ئەوەی هەیە چارەنووسی خۆی دیاری بکە هیچ منەزیرێکیش لەوە زیاتر ناتوانێت بۆ هیچ قەومیەتێکدانی دابنێ بە ئینسافەوە کە حەقی ئەوەی هەیە چارەنووسی خۆی دیاری بکە ئەیتە خۆ ناتەوێت بڵێ میلەتی کوردەوە بخوا فارزداگیکە عەرەبداگیکە تورکداگیکە ئەگەن ئەمێش فەرقمان نابێت لەگەڵ فاشستەکانی ئەوانی تر یاخود تورکەیەوە بخوا ڕووزداگیکە ڕووسەوێ بخوا تورکداگیکە ئەمانە قسەی بێمانان هەر میلەتی حەقی تەقیی مەسیری خۆی هەیە حەقی دیاریکردنی چارەنووسی خۆی ئەمە هەموو مەسەلەکەیە يتسر أول لتطبيق عمليات لوقتك كظروفك سياسي تايبتي يتبيشوا ممكن باستفادة يبقى مميلتك شلون أجوليتوا أم سياسة بزاني كشلون أجوليتوا وشلون أتواني استفادة لموضوعية تبقى بو ميلتك بتواني هنغاوي نزيكي بخيتوا لو غاي لو هدفيك بويديه خوش أما همو مسألة كيه يعني أولا معقدية تو ما مسألة كاجنامي كمالي جانوي كرديشا بنەماکانی ناسیۆنالیزمی کوردی و نبینیوەتەوە کاکە بنەماکان دەخوانە دووسەکەن مەسەن ئیسە من دوو بەدەرێکم بوو کامیلژیر بەڵێ کامیلژیر کتێبێکی نووسی بە عنوانی کوردایەتی کتێبەکەی عیبارەت بوو لە مەجموعەیە شعر ئەڵێ کوردایەتی خوا ناسیە کوردایەتی خوا ناسی نییە خوا ناسی عەلاقەی بە کوردایەتیەوە نییە کورد دەتوانێت خوا بناسێت ئەتوانێت مولحید بێ ئەتوانێت ئاین سەر بە هیچ نەتەوەیەکی دیاریکراو نییە یعنی ئیمان تو ئیمانە بێ بەخوا یا ئیمانە نەبێ بەخوا عەلاقەی بە فکری قەومیەوە نییە کە بە زۆر بتەوێت ئیمان بخەیتە ناو قەومیەتەوە وا لە یەکەی ئەو کەسێک کە ئیمانی نەبێ قەومی نییە ئێمە قسەی بێمانایە من ڕەدێکم نووسیەوە کتێبێکی بچکۆ لەم لەسەر نووسی کوردایەتی کامێژیر لەژێر نەشتەری یەکاڵاکردنەوە وەڵڵای کتێبێکی زۆر بە ئەدەبیش بوو لە حوسن الحەظ خۆشبەختانە لەو ئەخیرانە سێ چوار ساڵەمەوە پێش برادەرێک فؤادی ناوەوە ئازانم هات داوای لە من کردوتی ڕێگەمەی من ئەم کتێبەی تۆ لەگەڵ کوردایەتەکەی کامیزی و لەگەڵ ڕەدەکەی جەمال نەبەزیشە هەموو بەیەکەوە بڵاوکەمەوە وتم ڕێگەتە و زۆریشم پێخۆشە من مقدمەیەکیش بۆ بە شەڕێ خۆمان نووسم فقط یەک شتم ئەوێنێت نێڵی ئەوان هیچ زیاد بکەن لە کتێبەکەی خۆیان چونکی من مناقشەی ئەو وەختەی ئەوانم کردووە ئیستا ئەگەشتێتە بڵێن نازانم چیڵێن لەبەرەوە مناقشەم نەکردووە لەبەرەوە ئەگینا ئەلویا کوردایەتی کامیژی واش تەعیشی کوردایەتیەکە کە خواناسیە بەڵام خواناسی نییە کوردایەتی عیبارەتە لەوە من وتم کوردایەتی عیبارەتە لەوە باوەڕ بێبەوە کە میلەتی کورد وەکو هەموو میلەتێکی دنیا حەقی ئەوەیە چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاریکە خاوەنی شوناس و کەلتور و توراسی تایبەت بەخۆیەتی وڵاتی ئیستیقلالی حکوومەتی سەربەخۆی خۆی ئەمە فکریشی و عیشە لەسامەیە لێنین ئەڵێ حەقی تەقیەی مەسیر ئەوەتە میلەتێک حەقی دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێت کەواتە با بچینەوە سەر ئەسڵی پرسیارەکە دەربارەی ڕۆناکبیری گەورە مەسعود محەممەد چی ئەڵێ حەمێ بەلاکەریم مەسعود محەممەد من لە حەقیقەت بەڵێ من سێ چوار ساڵ لەگەڵ مامۆستا مەسعود محەممەدا ژیاوم یعنی ژیانێکی وا کە لە چوارچەوەی دایرەیەەکە ئەگینا ئەو عوزوی مەجموع بووە یا نائیبی ڕئیسی مەجموع بووە یا لە پاشەکە ئیحسان شێخزادیان لابەد و بوو بە ڕئیسی فعلی مەجموع هەتا مەجموعی علمی کوردی ڕاوکراوەتەوە من زۆر کەم لەگەڵی هەڵساوم و دانیشتوم مناقەشەم لەگەڵی نەکردووە بەعزێ مناقەشاتی جوزیمانە بۆ مەسەڵەن کاک مەسعود کە بە عەرەبیی نووسی زۆر عەرەبیەکی ڕقیە نووسی خەڵق تێی ناگەی وتم کاک مەسعود لەم نووسیدانەی تۆ خەڵق تێی ناگا وتی من بۆ نوخبە ئەنووسم یعنی بۆ کەسانێکی داوێت وتم زۆر چاکەکەی بۆ ئەوانە نووسی بۆ ئەوە خەڵق تێ نەگات ئەو ئەفکارانەی ئاڵۆزی هەبوو لە مرۆڤ و دەوروبەرە زمانێکی ئاڵۆزی هەیە مەسعود محەممەد هەموو زمانێکە بەتایبەتی لە کوردیا زمانی ئاڵۆزە لە عەرەبیا ئاڵۆزە بەڵام عەرەبیەکی زۆر بە خۆ دێزانی کاک مەسعود کە کوردیا نووسی ناچووە سەر دێخ
نقطەی نەبوو فارزە نەبوو لە تا ناتوانە بڵێم نقطە و فارزە نەبوو بەڵام تقریبا فارزە و نقطەی دانایانە یعنی کە غەڵەتێکە کەوتە تەبعی شتێکیەوە ئەبوو دوو لاپەکە تەرتیب بکەیتەوە چونکی کە بە کەمپیوتەر تەرتیبێکەنەوە ئەبێ سەترەکان لێک دەیتەوە جێگە نامێنێتەوە ئەو ناچوە سەردێک تا سەردێکەکە ببڕێتەوە بەڵام کاک مەسعود وزوعی فکری هەبوو زیرەک بوو زۆر ومن بەلایشمەوە غەڵەتاوە کە بڵێن کاک مەسعود محەممەد زدی ئیشتراکیەت و شت بووە من لەموانیە کاک مەسعود زدی ئیشتراکیەت بوو بێ پیاوە شەڕی گەوری لەگەڵ مارکسیێتە بۆ مامۆستا ماکسیت جایە ماکسیت کاکە لە فترەیەکەوە لە دوای ئەوە کە دوای ئەوە کە ئیتحادی سۆڤێتی بوو بە دەوڵەت ماکسیت ئەتوانم بڵێم ئەو قووەتەی خۆی لە کیس و وەکو فەلسەفەیە کە ئیسیناد لەسەر علم بکە بوو بە نەزەریەیەک حکوومەت يعني وبالتالي مصلحتي حكومة إيشيتياغد مصلحتي حكومة إيش بكال نظرية زوري فرق لوا كفلسفة خوي يعني تو إيش إسلامتي هاي إسلامتي بيان مثالي واضح لبشامن تو باشي إسلامتي بك أتواني أنواع جوانب جوان وباكي إسلامية بيشاني وعادة بغي بلام تو ديدغاي کابرایەکی حکوومەتێکی ئیسلامی و تماشایکە وای تماشاکە هەرچی ئاەت وڵڵا خومەینی یا زەید یا عەمەر نەیڵێت ئیسلامەتی نییە ئەوان نییە جا ماکسێتی ژوای لێ هات ئەوەی مەسەلەن یعنی تەسەوەر ئەەکەی مەسئلەیەکی وەکو مەسەلەی تەقسیمی فەلەستین فەلەستین وەتەنی جوولەکە نەبووە یعنی ئەمە جێگەی خلافە خۆ چەند هەزار ساڵ لەمە پێش وەتەنی جوولەکە بووە یان نەبووە بەڵام تەتەوەراتی زۆری بەسەر هاتووە ئیسلام هاتووە داگیری کردووە بۆ وڵاتێکی ئیسلام لە پاشە سەلیبی هاتووە داگیری کردووە سەلاحەدین ئەیوبی چوە داگیری کردووەتەوە و سەلیبی لێ داگیر کردووە لە پایابوونی ئیستعمارە فکرەی فەلەستین هاتە پێشەوە کە غەرب ئەیویست قاعدەیە دروستکە لە شەرقی ئەوسەتا ئەیانوێت هیجرەتی جوولەکە بکەن محاولاتی زۆریان کرد لەگەڵ عوسمانیەکان کە ڕێگا بن بچن لە جوولەکە لە فەلەستین دانیشێ نەیانهێش لە پاشانە ئینگلیز هات وادی بلفۆریدا و جوولەکەیەکی زۆری تیانە 6 ملیۆن ئیسرائیلی جوولەکەی پۆڵۆنیا و وڵاتانی تو ئەوروپا و رووسیا و ئەمریکا و لە عالەمەوە هێناوێنن لەوێدایان ناوە هیچی خەڵقی ئەوێ نییە کەچی خەڵقی وڵاتەکە خۆی دەرکراوە عین بێزەبت وەکو ئەمەیشە تۆ خەڵقی كركوك دكيت وعربي كركوك تدرين هيك فرقي ابدا دوزبوني فلسطين فرق اسرائيل يعني هيك فرقي نيل دوزبوني او كركوك بمشاركة عرب جاء لبر او مسألة اتحاد السوفيتي هذه اعترافي كتب دولتي لبيش انا احساب الشيوعي هم ضد تقسيم فلسطين كاتحاد السوفيتي وتي تقسيم فلسطين تأييد كل الامم المتحدة هم تأييد يعني فلا مو زي بمعنى هيك داعيني هو بقول لبر وقت الاتحاد السوفيتي او مصلحتي خوي وتقاضاك منافسات على مساومات على الامريكا والانجليز ومعناها وابقى دولة اسرائيل بلا شيوعي عراقي شي مصلحتي بوي جولكي شيوعي عراقي كخوي بعراقي زاني بو ابي بالي بيو بني بزور دسي بس بيخيتنا وتيار وبيني بو اسرائيل بو بەڵام میشکلەکانی شوێت هەر لەوانیە کە بەڵێتەوەکان هەیە بەڵێ ئیشکالی شوێت هەر لەوانیە ببوورەمە مەسەگەکە بەتەنیا بڕای بە نەتەوەگەری هەیە شوێعەت ناسیۆنالیزم داوای مەرجی حتمی سەرمایه‌داریەکە بەڵام سەرمایه‌داری نەمرد لە چەندین فۆرمی جیاوازە خۆی نمایش کردەوە پێ دوانی ئەمەژێکی تر بێ لە ئیشکالی من ئەمە لەگەڵنی ئەو شۆش باسمان کرد جار ئەوە سەرمایه‌داری نەمردووە معنای وای نییە نامرێ ئێستا من نەمردووم يعني هێشتا تۆ بڕۆت وایە کە سەرمایه‌داری بەم شکڵەی نامێنێت من مەقسەم ئەوە نییە بڵێم نظامێکی ئیشتراکی وای دامەزرێ کە ئەوسا لە ئیتحادی سۆڤێتی هاتووە قەناعەتم قەتعاً بەوە نییە نظامێکی وا دامەزرێ کە ئەوسا لە ئیتحادی سۆڤێتی هەبوو میلەتی رووسیا خۆیشی نایەوێ بە بەڵام ئیشتراکیەت یعنی سەروەتی عامە بۆ هەموو کەس بێ ئەمە باشەیە سەروەتی عامە بۆ چوار کەس بێ
بێگومان بۆ یعنی تۆ لە خۆت بەڵێ ڕاست حەزەکەی ئەم سەروەتە زۆرە هەیە لە وڵاتێکە بۆ چوار کەس بێ یا بۆ هەمووی بێ بۆ هەمووی بێ بەتایبەت دێتەوە ئەوەی شێکێتەکەەوەی باش مامۆستاگیان با لە تەوەری تایبەتی خۆمان دەرنەچین بچینەوە سەر ئەسلی تەوەرەکە کە قسەکردن بوو لەسەر ڕناگیری گەورە مەسعود محەممەد قسەیەک هەیە لەسەر ئەو زاتە کە سەردەمانەیەک بریتانیەکان مەبەستیان بووە کە حکوومەتی کوردی بنەوە دەست خەڵکی ئەدیب و ڕۆشنبیر و ڕناگیرەکان و منەورەکانی ئەو کاتی کورد ئەو تێت گوایە بەریتانیەکان ویستویانە حکوومەتێک بۆ مەسعود محەممەد تەشکیل بکەن ئەو ڕفتی کردو ڕازی نەبووە جەنابتان چی لەم بارەیەوە ئەمە قەت باوەڕم بەوە نییە قەت باوەڕم بەوە نییە خۆشێ لە خۆشان بریتانیا ویستوێتی حکوومەت بۆ کوردوسکە بریتانیا لەگەڵ شێخ محەممەد ئیتفاقی کرد حکوومەت وەلکەیەکی ئەوەنەی لە سلێمانی و ئەو فەرەکەی کە کویش نەکرێتەوە بۆ دروستکە بۆی دروست نەکرد گرتی حەبسی کرد دوو جار نازانم چی لێکرد بۆ نەیکرد شێخ محەممەد نەبوو بە شێخ ئەحمەد بێ شێخ ئەحمەد نەبوو بە سەیتای نەری بێ سەیتای نەری نەبوو بە بەگزای مەحموود پاشای جاف بێ بۆ یەکێتریانی نێنە ئینگلیز نەیویست و حکوومەتی کوردوسکە ئینگلیز بۆ مەساڵحی ئیستیعماری هاتووە کە عیبارەتە لە نەوتەکەی دەستخەوەی ئیشی ینی تۆ پێ دوای حکوومەتەکەی شێخی نەمر بۆ خۆی هیچ شکالێکی نەبوو تەنیا وەڵڵای 1000 ئیشکالی بووە حکوومەتی شێخی نەمر 1000 ئیشکالی بووە خۆی عقلی ئەوەی نەبوو کە بزانێت چۆن مداراتەکە بیتەگیرەوە من لەگەڵتم یعنی ئیسا تۆفیق وەبی بۆ بەجێهێشت ڕەفیق حلمی بۆ بەجێهێشت کێ بۆ بەجێهێشت ئەمانە من تەمان ئاگام لەم جزئیاتانە نییە من کابرای نیم نە لەو وەختا بوو بم نە لەو سیاسەتە ژیان بەڵام ئەو مێژووت خوێنەوەتەوە واللهی کاکە مێژوو خوێندنەوە کافی نییە لاگەن مێژوو هێشتا زۆری نەنووسراوە زۆر خەزایە هەیە نەنووسراوە على كل حال من لەو قەناعەتام ئینگلیز ئەگەر بیویستایە دەوڵەت بۆ کورد دروستکە ئێمە هیچمان کەمتر نەبوو لەو کەتە شێخانەی کۆیت و قەتەر و ئەمارات و نازانم کێوەمانە کە ئێستا عالەم دەچەر بۆ پانەکات و شتێکیان بێنێ ڕاستە کەواتە کاکە حەمەی مەلاکەریم هیچ ئاگاداری کێشەی نێوان منەویر و ڕۆشنبیرەکانی ئەو کاتی شێخی نەمر نییە کێشەی نێوان ئەدیبەکان لەگەڵ شێخی نەمر چەند ئاگاداری جەنابێت وەزعەکەی ئیسلاحەکەن بەڵام ئەمە بەگوبیانوی قەزەیەکەیە جەوهەری مەسەلەکە عیبارە نییە لەوە کە ئینگلیز ویستوێتی شێخ محەممەد بکا بە مەلیک نەیویستوە بیکا بە مەلیک بەڵێ ئەگەی نائویست بیکا بە مەلیک شێخ محەممەد نا با تۆفیق وابی بکەم بە مەلیک چییە بوو تۆفیق وابی بکا بە مەلیک چییە بوو مەحموود پاشا بکە چییە بوو شێخ تاهای نێری بکە نازانم کێ بکەن ئەمە کە کاک مەسعود شخصیەن مکەلەف بوو بێ بەمە وانە چونی کاک مەسعود لەو عمری ئەوەی نەبووە کە بێ بە ڕێیزی بە مەلیکی کوردستان یا بەچی هێشتا بە باوکی باس بکەی معقولە پیاوێکی متەنەویەک بووە زۆر خوێنەوار بووە باوکی مەسعود محەممەد بەڵێ ڕەنگە بەتەنیا بوو ئەو نەبوو بێ ڕەنگە تەواوی ئەدیبەکانی ئەو کاتە ڕۆژنبیرەکانی ئەو کاتە مەسەڵەن بەریتانیا باشەکەم من خۆم يعني ناتوانم بڵێم ئەوەگەم لەم تەفسیراتە هەیە فقط لەو باوەڕەم لە ئەساسا ئینگلیز نەیویست لە ئەساسا ئینگلیز نەویست بڵێ باشە مامۆستا من شعرێکی پیرەمێردم بینی شعرەکە ئەڵێت وەفدی کوردستان میلەت فرۆشان هەرزەوەکیلی شاری خامۆشان سەبکێ لە گوڵەکەی باخەی سەرا کەوا بە خوێنی لاوان ئاودرا بیبەنە بەردەم عەرشی عێراقی بڵێن یار باقی هەم سوحبەت باقی دەک خەجاڵەت بن لە خۆی وەحشایدا ئێمە خاک خوێنەکەین بەسەردا ئێوەش ئەو عەرشەی بە خوێنی گوڵڕەنگە سوزەی بۆ ئەمان قەناڵن نەنگە ئەمە وە ئەزام لە دوای شەڕی بەدەگی سەرایە کە مەجموعەیە ئەم شیعرە بۆ شێ وتراوە و لە کەیا وتراوە و مەبەست لەو وەفدە چییە نازان وەفدەکە چێن دیارە ئەوە تۆ شەمووی ئەوە یەکێیە من ئەوە بەلاوە گرنگە ئەوەی کاسی پرسیارە من ئیشم بە شارەکە نییە ئەوە من ئیشم بە ئەم هەرزەوە شێڵی شاری خەمەشارە چێ بوو حادیسەیەکە بۆ دێڕێتەوە کە ئەوە دە لە کاتێکە خەڵقی بەدەگی سەرا غاز بۆتەوە سەورەیەکیان کردووە مزارایەکیان کردووە خەڵق کوژراوە ئەم کوژراوە ئەو کوژراوە لە جاتی ئەمە کە مەتالیبەکانی میلەت جێبەجێ بکرێت ها کەچی گۆرانی شعرێکی هەیە لەسامە وتیانی ئینتیخاباتی تۆمان ناوێ و ئەو لە سیسی تیا کوژراوە چێوانی شعرێکی جوانە لەبەرم نییە بەداخەوە ئەمانە هاتوون وەفدێک هاتوون چوون بۆ بەردەمی عەرشی مەلیک فەیسەڵی ئەوەل
پاکانەی خۆیان کردووە ئەمە مناڵ مەزن بوون گەجەر و گوجەر بوون لاتولود بوون ئەم بێ حەیاییان کرد ئەم شینیان کرد ئێمە عەفومان بکە لێمان بوو ئەمە 50 جاری تەگویاوەتەوە لە تاریخە. بەڵێ مامۆستاجان ئێمە کاتی بەرنامەکەمان کۆتایی پێ هات زۆر چاک هێشتا پرسیار و تەوەر و گفتوگوی ترمان ماوە هەوڵدەین لە بەرنامەکانی داهاتوە درێژە بە گفتوگۆکەمان بین بیرانی بەڕێز بەرامی ڕوودا و مێژوو کۆتایی پێهات لێرەدا خواحافیزیتان لەکەین ناچارین بەجێتان بێڵین تا بێگەیشتنەوەی تر و ئەڵلقەی ڕوودا و مێژوو بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.